بۆ مەلەرزە لە میانمار کارەساتی مرۆیی بەدوای خۆی داهێنا. میانمار وڵاتێکی هەژار لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کە دوای کودەتای سەربازی لە فێوریەی ساڵی 2021ەوە تا ئێستا لە جەنگێکی ناوخۆییدایە لەگەڵ کارەساتی بۆ مەلەرزەی دوڕۆژی ڕابردووی بارودۆخێکی زۆر ئازاربەخشی تر ئەزموونەکات. ڕۆژی هەینی نزیکەی کاتژمێر 14 بە کاتی ناوخۆیی بۆ مەلەرزەیەک بە گوڕی 7.7 لە پێوەری ڕێژتر و بە قوڵایی 16 کیلومتر وڵاتی میانمار و بەشەکانی وڵاتانی دراوسێ وەک تایلەندی بە توندی هەژاند. ناوەندی بۆ مەلەرزەی دوێنێ شاری زاگاین ڕاگەیەندراوە، بەڵام توندی لەرزینەکانی ئەم بۆ مەلەرزەیە بەهۆی قوڵایی کەمی ئەوەندە بەهێز بووە کە جگە لە پایتەخت نایپیدا و شارەکانی ماندالی و سەدان کیلومتر ئەولاتریش ماڵەکانی هەژارانی لەگەڵ خاک یەکسان کردووە و بەهۆی ناستانداردبوونی ژێرخانی شاری باڵەخانە بەرزەکان و نەخۆشخانەکان و پرد و ڕێگاوبانی شاری بە توندی وێران کراون. تا ئێستا ڕێژەی قوربانیانی مرۆیی زیاتر لە 1000 کەس ڕاگەیەندراوە و هەزاران کەس بریندار بوون و فریاکەوتن بۆ ڕزگارکردنی ژیانی هەزاران کەسی ماوە لە ژێر دار و پردوودا وەڵامدەر نییە و ترسی ئەوە هەیە سەرەڕای ئەو یارمەتیانەی کە تا ئێستا وڵاتانی دراوسەی میانمار کردویانە ڕێژەی قوربانیان لەوەی کە حکوومەت بە فەرمی ڕایگەیاندووە زیاتر بێت. ڕێژەی زیانە مادیەکانی ئەم بۆ مەلەرزەیە بەرامبەر بە کۆی بەرهەمی ناوخۆیی ساڵانەی ئەم وڵاتە مەزەندە کراوە. ئەم بۆ مەلەرزەیە و پاشلەرزەکانی بەهێزی زیاتر لە 6.5 گوڕی ڕیشتەر شاری بانکۆک پایتەختی تایلەندیشی هەژاندووە و باڵەخانەیەکی لە حاڵی دروستکردندا بەسەر کرێکاران لە کاتی کاردا ڕوخاندووە و ڕێژەی کوژرا و بریندارەکان لە بانکۆک دەیان کەسە. میانمار وڵاتێکی پڕ لە سەرچاوە و سامانی ژێرزەوی و خاوەن پێگەیەکی استراتیژی لە ڕووی زەوی و ئاویەوە لە نێوان وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایە کە وڵاتانی بلووکی ئاسیایی هەم لە ڕێگەی زەوی و هەم لە ڕێگەی ئاوی تەنگەی مالاکا و دەریای ئاندامان و کەنداوی بەنگاڵ بە وڵاتانی ئەوبەرتر و وڵاتانی ژێر پاڵپشتی ڕۆژاوە کە هەردووکیان چاویان لە سەرەتی دەبەستێتەوە. میانمار سەرڕای ئەم تایبەتمەندیانە لە ڕیزی ئەو وڵاتانەیە کە جگە لە ماوەیەکی کورت کە حکوومەت بە دوای بەرژەوەندیە قازانجخوازەکانی خۆی ڕفۆرمێکی لە چوارچەوەی بازاری ئازاددا دروست کرد، ئەویش بە نرخی دەستدرێژی بۆ سەرچینە هەژارەکان لەم ماوەیەشدا دروستبوونی ژێرخانی شاری نایستاندارد بربەستێکی گەورە بوو لە ڕێگەی گەشەی ئابووری وەک وڵاتانی دراوسێ و نەیتوانی پێداویستیەکانی و بەرهێنان بۆ کۆمپانیا ئابووریەکان و خاوەن سەرمایەکان وەک پێویست دابین بکات. هەروەها بۆ خەڵکی ئەم وڵاتە جگە لە هەژاری و بێبەشی هیچ ئاکامێکی نەبوو. میانمار نزیکەی 5 دەیە لەلایەن ڕژیمێکی سەربازی درەندەوە بەڕێوەبردرا و ناڕەزایەتی و ڕاپەڕینە بەردەوامەکان دژی بارودۆخی ئێستا لە ماوەی ئەم چەندەیەدا بە توندی و بە توندوتیژی و سەرکوتکردنی بێسنوور وەڵام دەدرایەوە تا ئەوەی کە لە ساڵی 2012 لە هەڵبژاردنێکی فەرمایشیدا ڕژیمی سەربازی و دژەگەل لابرا و ئەم جارە ڕژیمێکی بەناو نیمچە سەربازی لە هەنگاوێکی شێوە کودەتاتە هاسەسەر دەسەڵات. ئەم ڕژیمەش زۆری نەخایەند. دوجار لە ساڵی 2015 لە هەنگاوێکی شێوە کودەتای تردا ئەم ڕژیمە نیمچە سەربازیەش لە دەسەڵات لابرا و چالاگوانی مافی مرۆڤ و براوەی خەڵاتی نۆبێلی 1991 و خەڵاتی ساخارۆف خانمی ئۆنگ سان سوچی کە ساڵانێک بوو لەلایەن وڵاتانی ڕۆژاواییەوە پشتیوانی دەکرا لە هەڵبژاردنێکی مهندسی کراودا گەیەندرایە دەسەڵات. خانمی سوچی کە بۆ جێبەجێکردنی سیاسەتە دیکتەکراوەکانی وڵاتانی ڕۆژاوایی لە چوارچەوەی بازاری ئازاددا پەلەی دەکرد، بە خێرایی ڕێکۆردی ڕژیمە سەربازیەکانی لە سەرکوتکردنی خەڵکی ناڕازی لە بارودۆخی ئێستای لە میانمار شکاند. بە کورتی ئەولەویەت و خەمی هیچ کام لەم حکوومەتانەی کە لە ڕێگەی کودەتا و لە سەروی خەڵکەوە هاتوونەتە سەرکار و لە نێوان دوو بلووکی ئاسیایی و ئوروپاییدا لە جوڵەدا بوون، باشترکردنی ڕێژەی بارودۆخی ژیان و خۆشگوزەرانی گشتی کۆمەلگای میانمار نەبووە، بەڵکو تەنها و تەنها لە ڕێگەی دەست بەسەرداگرتنی ئامرازەکانی بەرهەمهێنان و لە ڕێگەی چەوساننەوە و کارپێکردنی پشتی چینە هەژارەکانی کۆمەلگا قازانجی زۆریان کردووە لەلایەک و لەلایەکی تریشەوە کۆمەلگایان تووشی جەنگی ناوخۆیی کردووە و ڕێگەیان بۆ کۆمپانیەکانی ئەم بلوکە ئابووریانە خۆش کردووە تا بپەرژنە سەر بە تاڵانبردنی سەرچاوە و سامانە ژێرزەویەکانی ئەم وڵاتە و کۆمەلگەش لە گرانی و بێکاری و هەژاری و بێبەشی ڕۆژ بەڕۆژ زیاتر بۆ ژیانێکی پڕمەینەت مل بکەن. بەم پێدودانگا میانمار لە ڕیزی وڵاتانی لە ڕووی ئابووریەوە گەشە نەکردووی ئاسیاییە بە ژێرخانی ناستانداردی شاری کە ڕێگەوبان و دروستکردنی پرد و بەنداوەکان تێیدا زۆر بێکوالیتیە و لە بەرامبەر دیاردەکانی وەک بۆ مەلەرزە و لافاودا بە شێوەیەکی ترسناک زیان بەخشە. بەم پێیەوە بەرهێنان لەسەر دیاردەکانی ژینگەی و پرۆژەکان بۆ کنترۆلکردنی دیاردە سروشتیەکان وەک بۆ مەلەرزە و لافاو تێیدا لە ئاستێکی سفردایە و ئەمە گرنگترین هۆکارە کە بۆ مەلەرزەیەوە لەم وڵاتە دەبێتە هۆی کارەساتێکی ئاوا.
لە کاتێکتا بۆ مەلەرزە بەهێزێکی زیاتر لەم ڕێژەیە ئەگەر لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایه‌داری وەک ژاپۆن کە لە قایمی ژێرخانی ستاندارد و توانەکان و دەرفەتەکانی ژیان بۆ ئەم بارودۆخانە بە شێوەیەکی ڕێژەی بەهرەمەندن ڕوویدابا، ڕێژەی قوربانیانی مرۆیی و مادی تێیدا کەمترین قوربانی و زیانی بەدواوە دەبوو. بەڵام دەبینین لە وڵاتێکی وەک میانمار بۆ مەلەرزەیان لافاو وەک سۆنامیەکی ترسناک کار دەکات و چ کارەساتێکی مرۆیی بەرهەم دێنێت. هەندێک مێدیا قوربانیانی بۆ مەلەرزەی چەند ڕۆژی ڕابردووی میانمار لەوەی کە مێدیا فەرمیەکانی ئەم وڵاتە تا ئێستا ڕایانگاندووە زۆر زیاتر پێشبینیەکەن و ترسی ئەوە هەیە کە قوربانیەکانی بگاتە 10,000 کەس. خەڵکی میانمار بۆ کۆتایی هێنان بە بارودۆخی شپرزەی ئابووری و خەفەقانی سیاسی، جەنگی وێرانکەری ناوخۆیی و کێشە کۆمەڵایەتیەکان و دیاردە سەرهەڵدراوەکانی کە حکوومەتەکانی سەربازی و ناسەربازی تا ئێستا بەسەر وڵاتیاندا هێناوە، ڕێگەیەکیان جگە لە پشتبەستن بە خەباتی کرێکاران و جەماوەری چینە هەژارەکانی کۆمەلگا لە بەردەمدا نییە. تێپەڕین لە بارودۆخی خراپی ئێستا کە کۆمەلگەی میانمار لەگەڵی دەستە و یەخەیە لە گرێوی ڕێخستنی یەکگرتو و هاودەنگی چینی کرێکاری ئەم وڵاتە و کۆکردنەوەی باقی چینە هەژارەکان لەژێر ئاڵای بەدیلی کرێکاری و سۆسیالیستیدایە تا دیوارەکانی جیاوازی نەتەوەیی و ئاوینی دروستکراوی دەستی حکوومەتەکان بە تەواوی بڕوخێنێت و بنەماکانی کۆمەلگەیەکی ئازاد و پێشکەوتوی شایانی مرۆڤی ئەمڕۆیی لەسەر کەلاوەکانی ئەم ڕژیمانە بنیاد بنێت. پێویستە لەگەڵ خەڵکی میانمار کە لەم کارەساتە ترسناکەدا خێزان و ئازیزەکانیان لەدەستداوە بە قوڵی هاوخەمی دەربڕین و بۆ بریندارەکان ئاواتی چاکبوونەوەی خێرا بخوازین.